دوای 10 ساڵ چاوەڕوانی و لە ڕێکەوتی 28 تەمووز ئەنجومەنی وەزیران بڕیاریدا سۆران بکرێتە ئیدارەی سەربەخۆ. یاساناسان پێیان وایە ئەم بڕیارە لە بنەڕەتدا بڕیارێکی باشە، بەڵام بە مەرجێک خزمەت بە دەڤەرەکە بکات و خزمەتگوزاری زیاتر بە هاوڵاتیان پێشکەش بکرێت، هەر زیادکردنی پۆست و دۆزینەوەی کار نەبێت بۆ بەرپرسان. دیارە بە ئیدارەبوونی سربەخۆی سۆران ئەگەر بە مەسارە قانونی و منطقی خۆیدا بڕوات کارێکی باشە لە ئەزەلدا بە حکمی ئەوەی باڵا لا مرکزیەتەکە باش ئەبێت و دەسەڵاتە دەرێت بە ئیدارە سربەخۆیەکان و ئیدارە خۆجێیەکان و تەنانەت تا خواری خوارەوەی دەسەڵات. بەڵام لەبەر ئەوەی حکوومەتی هەرێم خۆی مؤسسە نیە، بە مؤسسە نەکراوە، هەموو یاسا و بڕیار و ڕاستپاردەکانی بە چوارچێوەیەکی حیزبی کەسی بنەماڵەیی خودیشدا تێ ئەپەڕن. بۆیە من هیچ گەشتبی نیمە بە ئیدارێکی سەربەخۆ بتوانین کە خزمەتی ئەو خاکە، خزمەتی ئەو وڵاتە، خۆ خزمەتی ئەم منطقە و ئەو دەڤەرەیە بکە. لە ڕووی یاسایەوە وا دەکات ڕۆتیناتی ئیداری کە کەم بێتەوە، لەوەی لە هەموو شتێک نەگەڕێنەوە بۆ پایتەخت. وا دەکات کە هەر ئیدارەی سۆران بتوانێت خۆی بڕیار لەسەر زۆر لە کارەکان بدات. بەڵام ئەوەی کە ئێمە گەرەکمانە و هەدەفمانەکە ئەم بڕیارە بە فعلی کای لەسەر بکرێت، نەک وەک شوێنەکانی تر تەنیا وەکو بڕیار و وەکو ناوبین. سۆران لە دوای ساڵی 90ەکان بەرفراوانی زۆری بەخۆوە بینیوە و هاوڵاتیانی لە زۆرێک لە خزمەتگوزاریە سەرەتاییەکان بێبەشن، بۆیە داوا دەکەن بەبوون بە ئیدارەی سەربەخۆ خزمەتی هاوڵاتیان بکەن، نەوەک وەکو هەندێک شوێن هەر بەناو بوون بە ئیدارە و خزمەتگوزاریەکانیان گۆڕانکاری بەسەردانە هات. هیوادارین ئەو بە ئیدارە بوونە لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی خزمەتکردنی خەڵک و لە ڕووی کاراسانیکردن لە دام دەستگاکان و لە ڕووی سڵاحیاتدان و خەرجکردنی بودجێشی تایبەت بەو شارە حکوومەت بەکردەی پشتیوانی و پاڵپشتی لێ بکات، نەبیتە تەنها ناو ئەومن دەبینی لە سۆراندا سۆران شارێکی وێران و بێ خزمەتگوزاریە لە زۆر کەم و کوڕی هەیە لە زۆر ڕەوە. بۆیە دەبینم هەنگاوە گەر بێت و باڕاستی خزمەتکردن و ئاودانکردنەوە شارە بێەوە جێگای دەستخۆشیە، بەڵام ئەگە هەر بێت و هەروەکو ناو بێتن بەڕاستی هەر نەکرا بە ئیسفادەی نەکرا بە باشتر بوو. بەڵام هیوادارین لەگەڵ ئەوەشدا ئەم هەنگاوەی حکوومەتی هەرێمی کوردستان ببێتە مای ئاوەڕێدانەوەی زیاتری سۆران و هەریەک لە شارۆچکەکانی سۆران و ڕەواندز و چۆمان و مێرگەسوور ئیدارەی سەربەخۆی سۆران پێکدێن و لە ڕووی کارجێڕیەوە سەر بە پارێزگای هەولێرە و دەکەوێتە دووری 110 کیلۆمەتر لە باکووری ڕۆژهەڵاتی شاری هەولێر. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.